بۆنی ڕەمەزان و خەندەی سەرلێوی هەژاران ئەم ساڵ لە هەناوی پرۆژەیەکی گەورەدا ڕەنگی داوەتەوە. دەستگای خێرخوازی بەخشین وەک دەستێکی ئەمین ئامادەکاریەکانی چڕ کردوێتەوە تا لەم مانگە پیرۆزەدا ماڵی کەسانی کەم دەرامەت بە سەبەتەی دیاری ڕەمەزان ئاوەدام بکاتەوە. دیارە ئەمە یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دابشکردنی سەبەتەی خۆراکەوەکو خۆتانەی بینن کە زیاتر لە 6,000 سەبەتەی خۆراکمان بڕیار داوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین کە دابەشی کەین بەسەر ماڵی هەژار و نەخۆش و کەم دەرامەت کە بۆ سەبەتەی ڕەمەزانی پێڵن کە ماڵەکانیان ئاوەدانکەینەوە لە مانجی ڕەمەزاندا. ئامانجی پرۆژەکە دابشکردنی 6,000 سەبەتەی خۆراکە، سەرکەوتنیشی بەسراوەتەوە بە سەخاوەتی خێرخوازانەوە. بەرپرسی دەستگاکە دووپاتی دەکاتەوە کە هەنگاوەکردەیەکانیان دەست پێ کردووە و دەیانەوێت ببنە گەیەنەرێکی گەورە تا هاوکاریەکان بە لە بەرچاوگرتنی پاراستنی کەرامەتی هەژاران بگێننە دەستیان. خەمبارم وانە دەموت چاوم نۆن و ناشرن و بەخوا هەمووی خەفەتە. تو ئەزانی بەم ڕۆژگارە چی تەلەفۆن دێ؟ وەڵاهی مۆبایلەکەم لە شەحنا کوژێتەوە، لە بێ شەحنی مۆبایلەکەمە کوژێتەوە. ڕۆژانە تەلەفۆنەکرێ بۆ خەڵکی نەخۆش، بۆ خەڵکی هەژار، بۆ خەڵکی دەردەدار، بۆ لێ قەوماو، بۆ مناڵی بێ باوەک. دەی وەرە تۆش هیچ لە دەستانە بێت، چۆن خەفەت ناخۆی، چۆن بێتاقەت نابی. بۆیە ناڕەحەترین کات بۆ ئێمە ئەو کاتەیە کە هەژارێک ڕوومان لێکا و ناتوانین پێداویستەکەی جێبەجێ بکەین. بەڕاستی مافی خۆمانە خەفەت بخۆین، بێتاقەت بین، نیگەران بین. بەڵام ئەوەی کە ئومێدمانەداتێ قاپی خۆی پردگارە و هیمەتی خێرخوازانە، بۆیە دەیان پرۆژەمان ئیعلان کردووە چاومان لە قاپی خۆی پردگارە و چاومان بڕیوەتە ئاسمان و داواکارین لە خێرخوازان. بەڕاستی ئەو خەڵکە ناومێد نەکەین، پێکەوە بتوانین ئەم پرۆژانی کە ئیعلانمان کردووە، ئەو پرۆژانی کە ڕامان گەیاندووە لە بۆ هەژاران، لە بۆ بێباوکان، لە بۆ نەخۆشەکان، لە بۆ دەردەدارەکان، پێکەوە بتوانین تیماری دەردیان بکەین. لەم مێزگا خێرخوازیەدا چاوەکان لەسەر هاوکاری دەوڵەمەند و خێرخوازانن بۆ تەواوکردنی ئەم تابلۆیە. دەستگای بەخشین بەڵێن دەدات کە بە هەموو توانایەوە ببێتە سێبەری دڵنیایی بۆ نەداران تا ڕەمەزان تەنها مانگی ڕۆژوو نەبێت، بەڵکو بێتە جەژنی دەستگیرۆییکردن و ئاوەدانکردنەوەی ماڵە ساد و سڕەکان. ڕامیا عوسمان، کەناڵی پێیان، سلێمانی.